بەتوندی ئیدانەی ئەو هێرشە دوژمنکاران دەکەین بۆ سەرگوندەکانی هەرێمی کوردستان لەلایەن فڕۆکەکانی تورکیا و بەڕاستی ئەو جاریەکەمی نییە ئەو گوندانە ئێمە لەم ناوچانە تووشنە ئارامێشی زۆر بوونە بە بیانی بوونی چەند هێزێکی سیاسی لەو ناوچێدا. ئێمە بەردەوام دامان لە حکوومەتی اتحادی کردووە کە بەخۆی وا پیشاندا زۆر بەپەرۆشە بۆ سەروەری خاچی عێراق و بۆ یەکێتی عێراق، بەڵام بە هیچ شێوەیەک بەجواب نایە لەسەر ئەو هەموو زەڕ و زیانی بە هاوڵاتیانی کورد دەکەوێت لە سنووری پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک. ئەو گوندانە جاریەکەم نییەوە چەندی شەهید ماداوە تا ئێستا هیچ قەرەبوش نەکراون و لە ڕووی مادی نە ڕووی معنەویەوە. ئێمە وەکو پەرلەمانتاران ئەمڕۆژ بۆ هەموو وەکالەتە عەرەبیەکان قسەم کردووە، داوام لە حکوومەتی اتحادی کردووە بێتە سەرخەت و بەرگری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە، ئەگەر هاتوو بە هاوڵاتی عێراقیان دادەنێ بەرگری لە خاچی هەرێمی کوردستان بکە، ڕێگری بکە لەو لەشکرکێشێکە سوپای تورکیا دەکاتە سەر هەرێمی کوردستان چەندین ساڵە بە شێوەیەکی ناڕەوە. بە هەڵوێستی حکوومەتی عێراقی لە مێژ هەست پێ دەکەین بەرامبەر بەو دەستدرێژانی سەر خاچی هەرێمی کوردستان دەکرێت و بە دوور نییە ئەمە ڕێکەوتنێکی ژێربەژێری ئەمنی بی لە نێوان ئەو وڵاتە ئیقلیمیانەکە لەسەر ئەو ناوچە سنووریانی هەرێمی کوردستاندا هەیە کە بەردەوام شوێنێکی نائارام بووینە بۆ هاوڵاتیان، بەداخەوە لە کاتێدا کە بژێوی خەڵک زۆر ئاستەنگە. ئێستا خەڵک ئەوێ لە گوندەکانی خۆی ژیان بەسەر بەرێ، بەڵام لەوێش ئاسایشی لێ تێکچووە. بۆیە پێم وایە حکوومەتی عێراق زۆر کەمتر خەمە لەو بارەوە و تەحملی مەسئولیەت دەکات بەرامبەر هەر زەڕ و زیانێک کە بە خەڵکی کوردستان